مەبەستمە لەبارەی گرنگی لووتکەکە و ئایا ئەمڕۆ بڕیار دەدرێت لەم لووتکەیە گفتوگۆ بکەم بەڕێز نیهاد ئەبوغوش شۆڤەکاری سیاسی لە ڕامەڵاوە لە فەڵەستین لەگەڵمە. بەڕێز نیهاد زۆر بەخێر بووی بۆ کوردستان 24. هەتا ئێستا لووتکەی ڕیاض بەردەوامە، چۆن دەیبینن ئەوەندەی کە چاودێری دۆخەکەتان کردووە پێتان وایە کە ئەمڕۆ هیچ بڕیارێک دەدرێت لە نێو لووتکەکەدا؟ مساء الخير، تحية لكم. بەڵێ ئێوارەتان باش، سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانی کوردستان 24. ڕاستەکەی ئەم لووتکەی ڕیاض بە ڕای کەسی خۆم تەنیا لووتکەیەکی شێوەیە، بە تەنیا شتێکی ڕووکەشیە، تەنیا هەوڵێکە بۆ ئەوەی ئەو شەرمەی لەسەریانە لەسەر خۆیان لاببەرن. ئەم لووتکەیە زۆر دواکەوت بەڕاستی، ئەگەر لە کاتێکی زووتر بەسترا وایە و هەروەها بڕیارەکانی کرابانە کردار، ئەو کاتە دەکرا ژیانی هەزاران کەس لە فەڵەستین ڕزگار بکرێت کە لە بردوباری فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل کوژراون. ئێمە زیاتر لە 5,000 منداڵمان هەیە تەنیا لەم ماوەیەدا کوژراون، 3,000 ژنی دیکەش کوژراون، نزیکەی 12,000 کەس شەهید کراوە، ئامەزگەلەوەی 30,000 کەسی تریش بریندار بوون. ئەم لووتکە عەرەبیە ئیسلامیە کە هەم عەرەبیە و هەم ئیسلامی لە هەمان کاتدا تەنیا بۆ پێشکەشکردنی گوتار و قسەیە، تەنیا دەرانەوێت خۆیان نمایش بکەن. من هیچ متمانەیەکم بەم لووتکەیە نییە. ئێمە متمانەمان زیاتر بە گەلان هەیە، بە خەڵکی سەرشەقام هەیە، متمانەمان بە ویژدانی خەڵکی هەیە کە لە تەواوی جیهاندا لە نێو خەڵک دەبزوێت بۆ ئەوەی لە خەڵکی بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەدات. بۆچی ئەوەی فەڵەستینیەکان پێتان وایە کە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی لەم دۆخەدا غەزەیان بە تەنیا جێهێشتووە، بۆچی هێندە تووڕەن لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی؟ یعنی ئەوە تەنیا تۆنیت لەگەڵ زۆرینەی و شرۆڤەکارانەی کە لە فەڵەستینەوە گفتوگۆیان لەگەڵدا دەکەم هەمان بۆ چوونی تۆیان هەیە؟ ئەمە شتێکی ڕاستە. ئەمە نزیکە 35 ڕۆژە لە نێوبردنی خەڵکی غازە و فەڵەستین بەردەوامە. خەڵکی سڤیل بەبێ جیاکاری نیوەی باڵەخانەکانی غەزە خاپور کراون، 1.5 ملیۆن کەس ئاوارە کراوە لە بەشی باکوورەوە بەرەو باشوور. ئامێری کوشتن بەردەوامە، هەموو شوێنێک بردومان دەکات، مزگەوت، کڵێسا، نەخۆشخانە، 200 قوتابخانەی لە نێو بردووە، هەموو جیهانیش خەریکی سیرکردنە. هەموو ئەمە بە بەهانەی ئەوەی ئیسرائیل بەرگری لە خۆی دەکات. بەرگریکردنی ئیسرائیل لە خۆی ئەمە بە وەرجێڕانی ئەمریکا و ئەوروپایە. ئەمە شتێک نییە بەڕاستی بەرگریکردن لە خۆ بێت. بەرگریکردن لە خۆ بەم شێوەیە نییە، هیچ ویژدانێکی مرۆیی لەم کارەدا نییە. ویژدان هەیە لەم بەلایەوە گرنگ نییە چی ڕوو دەدات، چی دەبێت، خەڵک دەکوژرێت یاخود ناکوژرێت. ئەوان تەنیا مرۆڤیان ئەو کاتە پێ مرۆڤەوە وجدانیان دەزوڵێت کاتێک ڕەگەزنامەیەکی دیکەی هەبێت، واتە ئەو کاتە مرۆڤ بەهای هەیە، ئەگەر ئەوروپی بێت، ئەگەر ئۆکرانی بێت. ئێمە لە کاتێکدا هەست و سۆزمان لەگەڵ تەواوی نەتەوەکانی جیهاندا، ئۆکرانیا بێت، ئەوروپا بێت، هەر شوێنێکی دیکە بێت، بەڵام ناکرێت یاسانێ و دەوڵەتیەکان بە گوێرەی ڕەگەزپەرستی یاخود گەلانەوە دابڕێژرێن، چونکە ئێستا ژیانی فەڵەستینێک بێبەهاتر لە ژیانی ئیسرائیلیەک یاخود لە ژیانی فەڕەنسیەک. ئەمە کارەساتە، ئەمە شتێکی تۆقینەرە، جیاکاریە لە نێوبردنە. ئەمە یاسای خۆرئاوا کە باسی دەکەن. من هیچ متمانەیەکم نییە بۆیە بەم لووتکێ و بە هیچ لووتکەیەکی دیکەی عەرەبی و ئیسلامیش من باوەڕم بە گەلان هەیە، بە ویژدانی مرۆڤەکان هەیە کە بزوڵێت و هەروەها بەدەنگەوە بێن. ئێمە بینیمان لە لەندەن چەند ملیۆن کەس لە سەرزادەکان، نەک لە وڵاتانی عەرەبی لە هەندێک ناوچە بە دیاری کراوی، لە واشنتۆن بە هەمان شێوە، نەک تەنیا عەرەب، خەڵکی دیکە هاتۆتە سەرشەقام دژی لە نێوبردننی بە کۆمەڵی خەڵکی فەڵەستین. وڵات هێنە عەرەبیانە ئیسلامیە، بەڵام هەڵوێستیشی هەبووە. واتام لووتکەیە بێ ئەنجام دەبێت ئەمڕۆ؟ من پرۆژە بڕیارەکەی ئەوانم لایە کە ئەوان بڕیار وایە دەری بکەن. باشە، چییە پرۆژە بڕیارەکەیان کە لای تۆیە؟
هیچ شتێک نییە هیچ شتێکی وای تێدا نییە تەنیا ڕەتکردنەوەی بە ئاوارەکردنی خەڵکی فەڵەستینە داوا دەکەن جەنگەکە بوەستێنرێ واروەها ڕێڕەوی هاریکاری مرۆیی بکرێتەوە ئۆنروا هاریکاریەکانی بەردەوام بێت لیژنەیەکی نێودەوڵەتی پێک بهێنرێت بەڵام هیچ شتێکی تێدا نییە ئەم بڕیارانە هیچ شتێکی وایان تێدا نیە کە هەنگاوێکی کردەیان تێدا بێت ئیسرائیل ئاویقن چی وا لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی کردووە کە بێدەنگ بن بەرامبەر بە وەک خۆتان دەڵێنە و کۆمەڵکوژی و کوشتارگەی کە لە غەزە ڕوو دەدات ینی بۆچی بێدەنگن بەڕاستی هیچ لێکدانەوەیەکم پێ نییە تەنیا ئەوە دەڵێن بەرژەوەندی تاکە کەسیە بەرژەوەندی وڵاتانە ئەوان بەرژەوەندی یاخود بەرژەوەندی چینە دەسەڵاتدارەکانە بەرژەوەندی کۆمپانیاکانە بەرژەوەندی داراییە بەرژەوەندی هەندێک کەسە کە دەسەڵاتدارن بە دیاریکراوی بەڵام ئەمە ئەو بنەمایە نییە کە پێویستە پشتی پێ بەسترێت لە دادپەروەری نێوان گەلاندا بە تایبەتی ئەو گەلانەی کە لە یەکتری نزیکن ئەم گەلانە دراوسەی یەکترن لە زمان لە مێژوو لە ئاین لە گوتاری نەتەوەی خۆیاندا من وای دەبینم ئیسرائیل مەترسیە بۆ سەر تەواوی ناوچەکە بۆ سەر تەواوی داهاتوی ناوچەکە نەک بە تەنیا فڵەستین خاکی وڵاتان دیکە عەرەبی داژی کردو سووریا لوبنان واروها پلانی داناوە بۆ مصریش بە هەمان شێوە تەواوی وڵاتانی عەرەبی ئامانج لە تونس دەپێکێت هێرش دەکاتە سەر عێراق سەر تونس سەر وڵاتانی دیکەی عەرەبی لە سووریا هەموو ڕۆژێک هێرش دەکاتە سەر سووریا هیچ شتێکی لە سووریا نەهێشتەوە دەیەوێت هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت و هەروەها سیستەمێکی هەرێمی نوێ بە سەرکردایەتی خۆی بێنێتە ئارا و دەست بەسەر بازاری عەرەبیدا بگرێت و هەروەها جیهانی عەرەبی بەردەوام بێت بەڵێ بەڕێز نیهاد ئەبوغوش شۆڤەکاری سیاسی لە ڕامەڵاوە زۆر سپاس کە لەگەڵم بووی بەڕێزان ڕاستەوخۆ دەچینەوە لووتکەی وڵاتانی ئیسلامی عەرەبی